ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئەڕۆتۆفیقم لە ئەڵقێم پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو سیناریوانەی کە لە ئێستادا ئەگەریان هەیە حکوومەتی عێراق واروەها ئەو دوو سەرۆکایەتی کە ماوە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بگەنە ڕێکەوتنێک و دوجار لەو چەقبەستووی کە ئێستا عێراق و پەیوەندی و نێوانی لایەنە سیاسیەکانی پێدا تێپەڕە بێت بڕەوێتەوە. کۆمەڵێک هەنگاو هەیە و هەروەها ئەو ماوە و مۆڵەتەی کە سەدر 40 ڕۆژدا بووی بە چوارچێوەی هەمانجی بۆی کە حکوومەت پێک بێنن و پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ لایەنەکان وەگەڕ بخەن و هاوپەیمانی نوێ پێک بێنن لە دوای جەژن بە 8 ڕۆژ بۆ 9 ڕۆژ ئەو وادەیە کۆتایی دێ. چوارچێوەی هەمانگی ئێستا هەندێک جوڵەی دەست پێ کردووە. عەمار حەکیم کراوەتە نێوەنجی لە نێوان ڕەوتی سەدر و هەروەها لە نێوان چوارچێوەی هەمانجی. ئەویش پێشنیارێکی نۆخاڵی هەیە لە ئێستادا بۆ دەرباسکردنی عێراق لەو چەقبەستووی تێکەوتووە وەروەها پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و هەروەها پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی. کۆمەڵە جموجوڵێکیش هەیە کە ئەویش هاوپەیمانی سیادە سەردانیان کردبوو بۆ لای پارتی دیموکراتی کوردستان. وەروەها لە داهاتوویشی نزیکدا وەکەوەی کە دەوترێت چاودێرانی سیاسی دۆخی عێراقێڵێن کرانەوە دەبێت لە دۆخی سیاسیدا و چەقبەستوویە کۆتایی پێدێت و پێدەچێت لە دوای جەژن حکوومەتی نوێی عێراق پێک بێ. بەڵام ئەگەر ئەم ئەگەرانە هیچی سەرکەوتوو نەبوو ئەگەرێکی دیکە شێ لە بەرامبەر ئەمەیە جارێکی دیکە بەردەوامبوونەوە و متمانەدانەوە بە حکوومەتەکەی مستەفا کازمی لەگەڵ هەندێک گۆڕانکاری لە وەزارەتەکان و دەستکاریکردنی هەندێک لە جونگەکانی دیکەی سیاسی و دەوڵەتداری لە عێراقدا. دۆخی عێراق بەکوێ دەگات و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان لە چه ئاستێکدایە. هەروەها هەرێمی کوردستانەکەوێتە کوێی ئەم قسە و باسانە. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشید چاودێر و ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێوی. کاک سیروان زۆر سوپاس دەکەم. هەروەها برای بەڕێزمان کاک مەحموود خۆشنا و کادری پێشکەوتوو یەکێتی بە سوپاسەوە بە ڕێزیشان لە ڕێگای سکایپ و لە شاری هەولێر لەگەڵمان ستاو دەوێت. کاک مەحموود بە ڕوخسەتی جەنابەت کاک مەحموود لە کاک سیروانەوە با گفتوگۆکەمان دەست پێ بکەین. کاک سیروان هەمووان نەزانین دۆخی سیاسی عێراق بە تەواوەتی چەقبەستووە، یعنی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان زۆر دوورەوە. ئەوەی کە خەڵکی عێراق هیوای بۆ دەخوازێت هیواکان زۆر دوورن لە بەدیهێنان. خوێندنەوەتان بۆ دۆخی ئێستای عێراق و هەروەها ئەو چەقبەستووی کە تێکەوتووە و پێشبینیتان بۆ کرانەوەی ئەم دۆخە چۆنە؟ لە ڕاستیدا لە دوای با بڵێن پرۆسەی ئازادکردنی عێراقەوە ینی عێراق تووشی ینی حەزمەیەکی قوڵی سیاسی و ئابووری و با بڵێن پەیوەندیەکان بۆتەوە لە دەبینین لە عێراقدا با بڵێن لەبەرەوەی کە وڵاتانی با بڵێن عێراق وەکو باسمان کرد لە پێشتر باسمان کردو لە چەند بەرنامەیەکترا ئاماژان پێ سیادەی وا بڵێن سەروەری خۆی لەدەستداوە هێزە سیاسیەکان دابەش بوون بەسەر بەرژەوەندی و هێزە دەرەکی و ئیقلیمیەکانی ناوچەکەدا. بۆیە لە ساڵی با بڵێن 2023 عێراق نەیتوانیوە ئیستقراری سیاسی بەخۆ ببینێ و عێراق لە دۆخێکی سیاسی گەورەدا چەقی بەستووە نەیتوانێت گۆڕانکاری بەرەو پێشچوون و گۆڕانکاری گەورە لە حکومڕانی و لە سڵتەی سیاسی و لە پرۆسەی سیاسیدا دروست بێەوە و ئەمەش وای کردو بەڕادەیە کە بەڕاستی هێزە سیاسەکانی با بڵێن عێراق لە شیعە و لە سونە و لە تەنان لە هێزە کوردیەکانی خۆشمان بەڕاستی ئیرادیان بەدەست خۆیانیەوە کەوتونەتە ژێری هەژمونی بەرژەوەندی با بڵێن هێزە ئیقلیمیەکان و هێزە دەرەکیەکانی ناوچەکە. عێراق ینی ئیستقلاریەتی سیاسی عێراق و سەقامگیری عێراق پەیوەندی بە هاوکێشەی ئیقلیمیەوەیە. هەر کاتێک وڵاتانی ئیقلیمی لەسەر با بڵێن لەسەر پرسی سیاسی لەسەر پێکێنانی حکومڕانی لەسەر بابەتە سیاسەکان لە عێراقدا ینی ڕێکەوتن ئیستقلالی سیاسی بەخۆ دەبێت. هەر کاتێک هێزە سیاسەکان با بڵێن هێزە دەرەکیەکان وەکو ئێران و هاوڕانە بن لەسەر پرسە سیاسەکان و لەسەر کێشە سیاسەکان عێراق ناتوانێت ئیستقلالی بەخۆ ببینێت. بەڵگەش بۆیە کە بەڕاستی ئەم بینیمان ئێمە لە 2023 ئەم عێراق بۆتە گۆڕەپانی ململانەی بەرژەوەندیەکانی هێزە دەرەکیەکان هێزە ئیقلیمیەکان کە وای کردو عێراق تووشی یعنی هەزمەیەکی گەورە بێەوە تووشی ینی با بڵێن دۆگما وەستانێک بێت لە ڕووی سیاسیەوە کە نەتواندرەوە گۆڕانێکی گەورە لە عێراقدا بێت کە ئەمەش بەڕاستی کاریگەری گەورەی کردوتە سەر دۆخی سیاسی عێراق و ینی عێراقی زۆر بەرەو دواوە بردوێتەوە بەڕادەیەک کە بەڕاستی ئەمە عێراق دەتوانین بڵێن عێراق وەکو ناو ماوەتەوە تەنها نەک وەکو با بڵێن وەکو سیادە وەکو دەوڵەتێکی بەهێز. عێراق لە بورە عێراق لەبەر عێراق وەکو ناو ماوەتەوە. عێراق گۆڕەپانێکە بۆ ململانەی
هێزە سیاسەکانی وڵاتانی دەرەوە ینی بە تایبەتی ئێران و تورکیا دوو وڵاتن لە عێراقدا تحکم بە عێراقەوە دەکەن ینی بۆ منە ئێستا هەر هێزێکی سیاسی لە عێراقدا ئەگەر بیوێ ینی بەبێ وڵاتانی و ینی بەرژەوەندەکانی وڵاتان و هێزە سیاسەکان و کاریگەری وڵاتانە بێ استقراری سیاسی دەستە بەرکات یان بێ حکمڕانی لەم وڵاتە بکە بەڕاستی ناتوانێت لەبەر بمانەوە نەمانەوە عێراق کاتێک دەتوانێت کە سەروەری و سیادی بۆ بگەڕێتەوە هێزە سیاسەکان بە عقلەتێکی نیشتیمانی با بڵێن لە چوارچێوی ئەنجندایەکی نیشتیمانی واز لەم با بڵێن لەم دابەشبوون و پاشکوێتی بێن باشە زۆریان لە گوتارە سیاسەکانیانەوە لە ئێستاشدا لە سەروبەندی ینی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق ئەمان بیست ینی دەیانەوێ بۆ نمونە حکوومەتێک پێک بێنن نیشتیمانی بێ ڕۆژئاوایی نەبێ و ڕۆژئەڵاتیش نەبێت ینی دەیانەوێت خۆیان لەو هەژموگەراییە پارێزن و دەیانەوێت بێنە دەرەوە لەژێر ینی هەژمونی ئەو وڵاتانی هەرێمایەتی بە تایبەتیەوەی کە وەکو جەنابە داماژەت پێدا ئێران و تورکیا ئەمە بەس گوتاری سیاسیانە یاخود نەخێر لە ناوەڕۆکە ئەوان بە هیچ شێوەیەک ناتوان دەرباز بوون لەو دابەژبوونی کە ئێستا هەیە لە عێراقا لە نێوان وڵاتانی هەرێمایەتی کە سیاسەتی خۆیانی پێبڕێوە بن لە عێراق عێراق وڵاتێکی گرینگە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی سیاسیەوە ینی مۆقع و جوپۆلۆتیکی وڵاتێکی گرینگە عێراق وەکو باسم کرد عێراق ینی بەبێ بەرژەوەندەکانی ئێران ئێران دەتوانێت دەستبەرداری باڵێن یەمەن بێ دەستبەرداری سووریا بێ دەستبەرداری هەموو ئەو بەرژەوەندەکانی خۆی بەڵام بە هیچ کاتێک بیلەوە ناکاتەوە دەستبەرداری عێراق بێت لەبەر عێراق وڵاتێکی استراتیژیە وڵاتێکی لە ڕووی اقتصادی وڵاتێکی بەهێزە و بۆیە بەڕاستی ئێران جارێکتر یا ئێران و تورکیا جارێکتر بە ئاسایی دەستبەرداری ینی عێراق نابنەوە دەبێت بەردەوام ئەوان ینی بۆ تام لە حزەیە کە ئێمە بۆ نزیکەی ساڵێکە انتخابات کراوە لە عێراقدا تا ئێستا نەتوانراوە حکوومەتی عێراقی پێک بێنرێت و کێشەکان و کێشەی پێکێنانی حکوومەت و هەموو ئەو ئەجندای حزبە سیاسەکان بەڕێکەوتن و بە سازان پێک بێن لەبەر ئەوەی هێزە دەوڵەتە ئیقلیمیەکان لە ناوخوااندا ڕێکەوتن بۆ ئەمەی عێراق پێک بێتەوە بۆەوەی هێزە سیاسەکان بە بەڕاستی حکوومەت پێک بێن و کێشەکان چارەسەرکەن و کێشەکان یەکلا بکەنەوە بەڕاستی پێویستمان بۆیە کە هێزە دەرەکیەکان بە تایبەتی ئێران و تورکیا و ئەو وڵاتان بە تایبەتی ئێران دەبێت ڕزامەندی ئەوان لەسەر بێ و بەرژەوەندەکانی ئەوان لە بەرچاو بگیرێت لەبەرەوەی بەڕاستی ئەوە هەر هێزێکی سیاسی هەر گروپێکی سیاسی هەر پێکاتێکی سیاسی ئەگەر بێت لە دەرەوە ئەو معادلەیە لە هاوکێشەیە حکومڕانی عێراق بکە دڵنیا بە سەرکەوتو نابێ و تووشی شکستی گەورە دەبێت و هەتا هەژمونی ئێران و تورکیا وڵاتانی ناوچەکە لەسەر عێراق ناتوانێت بە تەواوی ینی استقراری سیاسی بەخۆوە ببینێت لەبەرەوەی هەموو کاتێک باسم کرد عێراق بۆتە مەیدانی ململانێ و یەکلاکردنەوەی بەرژەوەندیەکان و تەصفیح حساباتی نێوان هێزە سیاسەکانی دەوڵەتانی ناوچەکە و تەنانە هێزە ناوخۆیەکانیشمان ئێمە عێراق با پێڵم دابەش و بەسەر چەندین دەوڵەتی تەنانەت نەک تورکیا وڵاتانی خلیجی ئێمە ئێمە بەڕاستی ئەو تا بینیمان بۆ ڕێکەوتنەکان بۆ مۆزوعی اتفاقاتی ئابووری و باڵێن ناردن دەرەوەی نەوت و گازی سروشتی ئەو تا دەبێت بچن ڕزامەندی وڵاتانی خلیج وەرگن ئەو تا دەبێت وڵات ڕزامەندی و تورکیا وەرگن ئەو بەڕاستی تەنانەت ئەو شەڕی نێوان ڕووسیا و ئۆکرانیاش بەڕادەیە کاریگەری لەسەر عێراقەیە لەبەر ئەوەی عێراق وڵاتێکە بابم لە ڕووی سامانە سروشتیەکان وڵاتێکی دەوڵەمەندە بەڕاستی ئەگە هەر هێزێکی سیاسی هەر لایەنێک هەر بەرەیەک تەنان لە بینی بەرەی خۆر ئاوا با بڵێن بەرەی ئێران و بەرەی رووسیا عێراق بخوان احتیواکەن ئەو وڵاتە لە ڕووی هێزەوە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی هێزەوە جوگرافیەکەی عێراقیش کاریگەری هەیە بەسەر ناوچەکەوە بەڵێ و باسم کرد جوپۆلۆتیکی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە وڵاتێکی با بڵێن گرینگە استراتیژیە لە منتیقەکەدا هەر هێزێکی سیاسی هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکان بتوانن تحکم بە سیاسەتی عێراقەوە بکەن و هەژمونیانەوە بەسەر عێراقدا بێگومان باڵادەست دەبێت و کاریگەری دەبێت و هاوسەنگی بە قازانجی خۆی ینی وڵاتێکی خۆیدا بۆیە بەڕاستی عێراق بەبێ ڕزامەندی بەبێ ڕەچاوکردنی سیاسەتی دەوڵەتان و بەبێ با بڵێن فرمانی دەوڵەتانی ناوچەکە ناتوانێت استقراری سیاسی ببن و هێزە سیاسەکانیش بەداخەوە دابەش بوون هەرێکە بەسەر چەند بەرژەوەندی و چەند کوتلەیەکی سیاسی و چەند دەوڵەتێک لە ناوچەکەدا دەستخۆش کاک سیروان دێمە خزمەت جەنابەت سوپاس بۆ شیکردنەوە وردە کاک مەحموود خۆشناو دووبارە ساڵت لێبێ ینی کاک سیروان شیکردنەوەیشی ورد و منطقیانەی کرد بۆ دۆخی ئێستای عێراق و هەروەها ئەو جوگرافیەکی عێراق ئێستا تێکەوتووە لە ناوچەکەدا و هەروەها ئەو ئەهەمیەتی کە هەیەی بەنسبەت زۆرێک لە وڵاتانی هەژمونگەرا بەسەر عێراقەوە بە تایبەتی وڵاتانی هەرێمایەتی کە ڕۆڵیان هەیە لەم وڵاتەدا ینی تا چەندە وەکو کاک سیروانەڵێ هەتا ئەم وڵاتانە
ینی بەرژەوەندەکانی خۆیان پارێزراو نەبێ و ئەوەی کە ینی مەرامیانە لە عراق بەدی نەهێنن دۆخی عراق ناگاتەوە کەناریکە عراقیەکان بە کەناری ئارام ناوی دەبن و ئەو چەقبەستوی کە ئێستا هەیە لە دۆخی سیاسی عراق بە کۆتان نایە واروەها ئەو مەسەلانی کە ئێستا ینی پەیوەستە بە پێکەنانی حکوومەتی نوێی عراقەوە ئەمانە تا چەند ینی هەمووی کاریگەری هەیە لەسەر هەژمونی وڵاتان و بە تایبەتی خودی لایەنە سیاسەکانیش کە ئەوانیش ینی بە ناچاری و هەندێکیشان لە پێناو بەرژەوەندی خۆیانە دابەژون بەسەرم هەژمونی وڵاتانە. فەرموو کاک محمود. سڵاو لە بەڕێزت کاک هاوڕێ و هاوڕێ و کاک سیروان و بینەرانی پانۆراما. ڕاستەکەی ئەگەر خوێندنەوەکی دروستمان هەبی بۆ بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و پەیوەندی ناو پێکهاتەکانی عێراق لە نێوان پێکهاتەکان ئەو کات دەتوانین بەڕاستی بتوانین ئەو بزانین ئەو سیناریۆنەی کە لە عێراق دەتواندرێت تێپەڕێنرێت لە پرۆسی هەڵبژاردن بێ یان لە ئەنجامی هەڵبژاردن و دواتریش پێکهێنانی سێ سەرۆکاتێکە و بە تایبەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لەلای عێراقیەکان و لەلای وڵاتانی کە کاریگەریان هەیە لەسەر عێراق بەلایەوە گرنگە بەدەر لەوەش هاوسەنجی سیاسی لە عێراق طبعا ئەو بە باسی هاوسەنجی سیاسی دەکەین و باسی دروستکردنەوەی دروست بۆ نەخشەی سیاسی و کۆمەڵایەتی عێراق دەکەین بەسمان ئەوەیە کورد سونە شیعە ناو کورد یەکێتی پارتی لە ناو سونە حەزم و تەقەدم لە ناو شیعە ئیطار و تەیار یعنی ئەو شش پێکهاتەیان پێکهاتە سیاسیە کە لە ناو سێ پێکهاتی سەرەکی عێراقن خوێندنەوەی دروستمان بۆ پەیوەندی نێوان ئەوانیان و دابەشبوونی ئەوان لەسەر ئەو دوو ڕێزبوونی کە لە عێراقدا هەنە و ئایندەی ڕێزبوونی سێەم کە پێم وایە بەبێت گەیشتن بە ڕێزبوونی سێم ئەمەڵستم ڕێزبوونی یەکەم هاوپەیمانی سیانیان قاوڵەتەنی پێ دەڵێن و ڕێزبوونەکەی تر کە ئەوەی پێدەین تووسی ضامن کە چوارچێوەی هەماهەنگی و یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی عەزم و هەندێک پەرلەمانتاری سەربەخۆ یعنی بەڕاستی حتا نەگەین بە ڕێزبوونی سێەم ناتوانین ئەو دقە دەستوریانە جێبەجێ بکەین کە پەیوەندیان بە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە ڕاستپاردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە پێکهێنانی حکوومەتە یعنی بە کورتی دۆزینەوەی دەرچەیەک لەو بارودۆخی ئێستای عێراق بۆیە ئەوانە لەسەر چ وەستاون بۆ گەیشتن بەو دەرچەیە ینی گەیشتن بەو ڕێزبوونە دوجار دەرچەیەکی سیاسی و گەیشتن بە جێبەجێکردنی دقە دەستوریەکان لەسەر چی وەستاون ئەمن پێم وایە خوێندنەوەی دروست ئەوەیە کە ڕێزبوونێکی هەرێمی هەیە ئەو ڕێزبوونە هەرێمی کە لە دەوروبەری عێراقن ناکۆکن لەگەڵ یەک دژ بە یەکن بەرژەوەندەکانیان و ئەجندایەکانی لەناو خاچی عێراق دژ بە یەکە بە تایبەتی ئێستا عێراق لە ماوەی 2010 تا 19 ینی ئەوەی کە حکوومەتی بەڕێز عادل عەبدولمەهدی و دوجار خۆپێشاندانەکان و خستنە خەڵک بۆ ناو تەقام بۆ خەوپێشاندان و دروستکردنی خێوەتگا لە تەحریر لە پارێزگەکانی باشووری عێراق ئەوە خۆی لە خۆی دەستپێکێک بوو بۆ گەیشتن بە ئەزیندایەکەوەی ئێستا ئەمە دەبینین ئەوەی بەلامنەوە مهمە ئەو فاکتۆرانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئەو ڕێزبوونی سێەم یعنی دەرچە من پێم وایە تا بۆبوونەوەکانی ڤێنە نەگەن بە ئامانجێک یان نەگەن بە ئەنجامێک ببوورە نەگەن بە ئەنجامێک ئەنجامەکان لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێران نەبێ مەبەست ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بەڵێ لە بەرژێندی وڵاتانی کەنداویش نەبی لە هەمان کات ینی هاوسەنجێک لە نێوان خواست و داواکاری وڵاتانی کەندا و لە کەنداویش مەبەستن سعودیا و ئیماراتە لەگەڵ کۆماری ئیسلام ئەوە دەرچەی ئەوەی فاکتەری یەکەمە فاکتەری دووەم کۆبوونەکانی سعودیا و کۆماری ئیسلامی خۆی لە خۆی ئەوە گەڕی پێنجەم لە عێراق کۆبوونەوەکان کرد ئەویش بە ڕاناڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەو دۆزینەوەی ئەو ڕێزبوونی سێم هەیە ینی بەلەو دەرچەی سیاسی بڕۆین لە هەمووی گرنگتر کە من پێم وایە ینی جڵەوی سیاسی لە عێراق ئەوەیە کە ئاسایشی نەتەوەیی وڵاتانی هەرێمیە وڵاتانی دەوروبەری عێراقە تورکیایە ئێرانە کەنداوە سعودیا ئەردەنە پێم وایە ئیسرائیلیش لە دوای ئاسایشی نەتەوەی خۆی دەگەڕێ بەرامبەر بە لاوازبوونی عێراقیان بەلایانی کەم دەرچەیەک ئەگە دەرچەیەک هەبوو لە عێراق لە بەرژەوەندی ئەواندا بێت هەموو ئەوانە کاریگەریانێ بۆیە هاوسەنجی لە نێوان ئەو کاریگەریانە هاوسەنجی لە نێوان ئەو فاکتەرانە بەرەو ڕێزبوونی سێمان دەبە ڕێزبوونی سێم ئەوەیە کە بتوانین دوو لە سەسەی ئەنجومەنی عێراق پەیدا بکرێ و بتوانرێت سەرۆک کۆمار هەڵبژێردرێ دوجار سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاست پاردرێ ئەوان ئەوانە هەموو تەحەدین ئەوانە ئاسانین بە ئاسانی تێناپەڕن باشە کە تەحەدی بێ و کە ناهاوسەنگی بێ کاک مەحموود ینی چێ ئەتوانێت ئەم هاوسەنگیەوە ئەم باڵانسە ڕابگرێەوە ڕاستی بکاتەوە ینی خۆ ئەگەر ئەم هاوسەنگی ڕانەژیرێت زەرمەندی یەکەم عێراقیەکانن خۆ دوجار ئەوەی کە وێرانە بێ وڵاتەکە عێراقی ناوە ئەوەی کە تیا ئەچێ بەرژۆندی ئەم وڵاتانەیە کە ئەم شەڕاکە لە ناو عێراقا
خۆی دوو نمونە هەیە سیستەمەکی مەلائیکی هەیە ئەوەی پێ دەڵێن نمونەی مەلائیکی کە شتێکی بەدڵی هەموو عێراقیەکان بێ بەدڵی هەموو کاتەکان بێ بەپێی ستاندارد حکوومەت پێک بێ و ڕێڕەوی سیاسی و هەڵبژاردن بە ئاراستەیەدا بڕۆ دقە دەستوریەکان بە چارچێوەی یاسا و دەستور جێبەجێ بکرێن ئەوە نمونەیەکی مەلائیکیە پێ دەڵێن نمونەی مەلائیکی کە بەدەق ینی پاڵپشت بەدەق دەبەستێ نمونەیەکی تریشەیە کە ئەوەی واقعیە ئەمە لەگەڵ واقع تعامل دەکرێت بەڕاستی هەموو ئەوانەی باسم کرد کاریگەریان لەسەر عێراق و لەسەر پرۆسی سیاسی لە عێراقی ئێستا نییە ینی بەتایبەت لە پاش 2023 دەستی ئەو وڵاتانە لە ناو عێراق زۆر کاری کرد بۆ ئەوە مانای ئەوە نییە هێز لایەنە سیاسەکانی ناو عێراق ناتوانن بەدی لە شتردا بگەڕن تا بتوانن لەو دەرچەیە دەربچن بەڵام ئەوەندە کاریگەری هەیە ئەوەندە پەیوەندی بە یەکەوە هەیە بەڕاستی ئەوەش دەگەڕێتەوە وەکو کاکسیبان باسی کرد لەوە دەگەڕێتەوە بۆ عێراق وڵاتێکە لە ڕووی ئابووری بەهێزە دەبێتە بەدیلی وڵاتانی تر لە کەندا و دەبێتە بەدیلی ئەوەی کا پێ دەڵێن هێلی ئاوڕشم و حیزام و ئاوڕشم یعنی ئەوەی کە چین دیسانەکەەوە ینی استراتیجەکە کە چین دەیەوێ لەگەڵ عێراق و سووریا مامەڵە بکە و ئێران لەناو ئەو پرۆسەیە ئێستا کێشەی رووسیا و چین و بەرامبەر بە ئەمریکا و دیتمان کێشەی ئۆکراین ئەوانە هەموو کاریگەریان هەیە ڕاستەوخۆ بۆیە ینی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش تاوی لەوەیە ئەو وڵاتانەی کە بە ڕێکابەری ئەمریکا دەناسرێن ناتوانن لە چوارچێوەی حکوومەتێکی ئایندەی عێراق شوێنیان ببێت یعنی دەیانەوێت حکوومەتێک بێ نەتوانی ئەو ئەجندایەی چین جێبەجێ بکە لە عێراق خۆمان بینیمان لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە من پێم وایە باشترین حکوومەت بووە کە لە ماوەی کورد توانیتی یعنی کۆمەڵێک گرێبەست بکات لە بۆژین باڵای خەڵکی مەرجوندی باڵای خەڵکی عێراق ئەوەی پەیوەندی بە کوردەوەیە کاگەڕێگە بەڵێ ینی ئەو هاوکێشە سیاسیانەی کە لە ناوچەکەدا هەن کە کاریگەریان لەسەر عێراقەوە هەیە دەتوانم بڵێم کورد دەیتوانی کورد تاکە پێکاتەیە دەیتوانی خۆی بەدەر بگری لەو هاوکێشەیە لەبەر ئەوەی پیانێکی دەستوری هەیە قواری هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە حکوومەتی هەیە زۆر ئەوە نیە بە پابەندی بە حکوومەتی عێراق سەرۆکی پەرلەمان و پەرلەمانی هەیە سیستەمێکی سیاسی سەربەخۆی هەیە دەگەڕێتەوە پێش 2023 بۆیە پێویست بوو لاەنە سیاسەکانی هەرێم و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان دەست بۆ هیچ هاوپەیمانیەک نەبیان نەچێتە هیچ هاوپەیمانیەک کە بەشێکە لەو ڕێزبوونە هەرێمایەتی و نێودەوڵەتیە کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پرۆسی سیاسی عێراقەوەی بەلایانی کە ینی نێوەنگیر بە یان بەشێک بە لە نزیکبوونەوەی لاەنە سیاسەکان کە ئەوەی من ینی نەک لە بەرەوەی من کادریەکی تیشمانی کوردستانم بەڵام ئەو یاریەی کە تیشمانی کوردستان کردی کە پاڵپشتە بە ئەو التیزاماتە تاریخی و ئەوەی کە پێونیە بۆ قۆناغی ئێستاوە هەیە بەد لە نێوان ئێتار و تەیار جێی دەستخۆشیە و توانیشتمان بەو هەنگاوانە هەنگاوی باشتر پێ من وایە هەنگاوی باشتری بەدواوە دێت زۆر باشە دەست خۆشکاگەی مەحمود بە تایبەتی لەسەر مەسلەی کورد و دابەژبوونی بەسەر ئەو دوو هەژمونە یاخود ئەو دوو ڕەوتشی کە هەیە لە عێراقدا و هەروەها لە داهاتوو بۆ دەربازبوون لەو چەقبەستووی بزانین کورد بە نیازی چییە و ڕێکەوتنەکانی نێوخۆی بەچی ئەگات دواتر دێمەوە بۆ خزمەت جەنابەت بۆ پرسە کاک سیروان ینی ئەوەی کە ئێستا واقعی عێراق دەیخوازێت یعنی دەربازبوونە لەم قۆناغی کە ئێستا هەموو عێراقیەکان و لایەنە سیاسەکان پێدا تێپەڕە بن بەڕاستی یان ئەگەر کار بەم شێوازی ئێستا بڕات کۆمەڵە سیناریۆ هەیە کە لە داهاتووە پێدەچێت لە عێراق جێبەجێ بکرێت بەڵام جارێ باز لە سیناریۆکان ناگەین باز لەم هەنگاوانەی ئێستای چوارچێوەی هەمانژی یەکەین کە عەمار حەکیمیان کردوتە ینی نوێنەری خۆیان بۆ نێوەنگیری لە نێوان ئەوان و هەروەها ڕەوتی سەدر و لایەنەکانی دیکە ئەمیش تقریبا پێشنیاری نۆخاڵی هەیە و داوێتی بە لایەنە سیاسیەکان بەڵام تا ئێستا کەم تا زۆر و پێشنیارانە ئاشکرا نەکراوە لە ڕاگەیاندنەکانە بەگشتی چوارچێوەی هەمانجی و عەمار حەکیم ئەتوانن ئەو ڕۆڵە بینن کە ئەم چەقبەستوویە بڕەوێنەوە و هیچ نەبێت پێشەژن یاخود دوای جەژنی ڕەمەزان حکوومەتی نوێ عێراقی بێتە ئاراوە و پێک بێت نێوان لایەنە سیاسیەکان بەڵێ کاکاوڕێ ئێمە وەکو باسمان کرد ئەو سیناریۆانەی کە باسیکە پەیوەندی بە عێراقیەکانەوە نییە عێراقیەکان وەکو باوڵین وەکو لەگەڵ ڕێزم وەکو داشی دامەوان بەکاردێن وەکو کارتێک بەدەست وڵاتانی ئیقلیمیەوە هەموو ئەو سینیارۆنێک کە باسی دەکەین کە عێراق لە دوای جێژن ئیستیقلالی سیاسی بەخۆی دەبینێت و حکوومەت پێک دێنێت و سەر و کۆمار هەڵدەبژێرێت و پەرلەمان دەکەوێتەوە پەیوەندی بە ڕێکەوتن و با بڵێن بە نزیکبوونەوەی هێزە دەرێکی ئیقلیمیەکانەوەیە هەر کاتێک ئەوان توانیان لەناو خۆیاندا ڕێبکەون لەسەر پێکەنانی حکوومەتی عێراقی لەسەر هەڵبژاردننی سەر و کۆمار و لەسەر کۆی پرسە سیاسەکان لە عێراقدا بەدڵنیاییەوە عێراق دەتوانێت ینی حکوومەت هەر لە ماوەیەکی زۆر کەمدا حکوومەت پێک دێنرێت و پۆستی سەر و کۆمار هەڵدەبژێرێت و وەکێشەکانێک لا دەبنەوە
عێراق وەک باسم کرد هێزە سیاسەکان کوت لە سیاسەکان ینی لە دەرەوە تحکومیان پێوە دەکرێت ڕۆڵێکی زۆر لاوەشیان هەیە ئەینسانبا نەڵم هەر ڕۆڵیان ڕۆڵێکی لاوەشیان هەیە و ڕۆڵەکە لە دەرەوە ئاراستە دەکرێن و سیاسەتی دەرەکی تحکوم دەکا بە سێرانەوە بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە ینی با بڵین عێراقیەکان با بڵین بیر لەوە نەکەنەوە ئیرادە بۆ خۆیان بگەڕێنەوە سەروەری بۆ خۆیان بگەڕێنەوە دڵنیا بە لەوەی عێراق با پێڵم بەردەوام لە ملمانەدا دەبێت بەردەوام مەترسی هەڵگیرسانی جەنگی تیا دروست دەبێت ئێستا دەبینی ئێستا وڵاتانی عەرەبی لەگەڵ تورکیا ڕێکەوتون ینی کە لەگەڵ تورکیا ڕێکەوتون کە مڕاجعەیەک لەگەڵ ئێرانە جۆرە مامەڵەیەک تر بکەن ئەمەش وای کرد مامەڵەیەکی دژ یا باشتر مامەڵەیەکی ئیجابیتر بۆی بتوانن بەڕاستی ئێرانیش ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە ئێرانیش لەگەڵ ئەو هاوپەیمانەتی کە لە بینی هەلبووسی وا بڵین بەرزانی و سەدراکراوە پێداچوونەوە بکە ئێستا ئەو با پێ بڵم دڵنیا بەلەوەی ئەم ئێستا بۆ ئەو بینیمان ئەمڕۆ سەردانی هەلبووسی بۆ هەولێر بەیانیش دەچێت بۆ تاران کە ئەمە دلیلە بۆی کە هەتاوەکو با بڵێن تحکوم و بڕیاری دەرەوە لەسەر پێکەنانی حکومەت و ینی بڕیاردان لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی عێراق و دامەزراندنی حکومەتی عێراقی لە دەرەوە تحکوم نەکرێت دڵنیا بەلەوەی عێراق هیچ استقرارێکی سیاسی بەخۆ نابوو بۆ هیچ هەنگاوێک ناتوانێت بچێتە پێشەوە بەڕاستی وڵاتانی ئیقلیمی بەتایبەتی ئێران عێراقی بەلاوە زۆر گرینگە و بۆتە استراتیژی سیاسەتی ئێران بەڵام عێراقێک نابێ عێراقێک وەک سەدەمی هەشتاکان و سەدەمی ڕژێمی بەعز عێراقێکی بەهێز و عێراقێکیان دەبێت عێراقێکی یەکگوتویان دەبێت بەڵام عێراقێکی زەعیف هەر کاتێک بیانێت بەژۆندەکانی خۆیان تێتا تاقیکەن یان بەکاری بێنن بەو شێوەی عێراقیان لەسەر ئەو مەسەلەی کە محمودی ژاماژەی پێدا بەتایبەتی یعنی ئێمە زین ئێستا ینی تا ڕادەیەک نزیکبوونەوەی ئێران هەیە لەگەڵ وڵاتانی ینی ڕێکوتنی ڤێننا بەتایبەتی ئەمریکا و پێنجایدیەک بۆی کە لەسەر مەسلەی ئەتۆمی ڕێک بکەون ینی ئێران پێ دوایە بەرژەوەندی خۆی خاتە پێش بەرژەوەندی عێراق و تاوەکو ئەو ڕێکوتنی لەگەڵ ئەمریکا بە کۆتانەگا نایەت لە عێراق ڕێکوتنی لەگەڵ ئەمریکا و لایەنەکانی دیکەیەک لا بکاتەوە پێکەنانی حکوومەت لە ڕاستیە ئێران ئەزانکی وڵاتێکە بە استراتیژی ئیشەکانی خاوەنی استراتیژێکی گەورەیە و ئێران دەوڵەتێکی بەهێزە و ئێران عقلێکی سیاسی بەهێز بەڕێوەی دەبا ئێران لە منتیقەدا ینی بۆ تەنانەت تا وڵاتانی بەشێک لە وڵاتانی ئەفریقی نفوزی هەیە دەسەڵاتی هەیە ینی ئێران بۆتە ینی بەڕاستی بە ئاسانی و بەسانایی ئێران بێتە ژێرباریەوەی کە بەرژەوەندیەکانی خۆی وەکو هێز خۆی بچوو کاتەوە لە بەردەم تەنانەت ئێستا یەکێک لە وڵاتە هەر بەهێزەکان کە ڕوبەڕووی ئەمریکا بۆ ملمانی لەگەڵ ئەمریکادا ئێرانە ئێران بە ئاسانی بەڕاستی دەستبەرداری بەرژەوەندەکانی خۆی نابێ و عێراقیش وەکو با بڵێن پانتاییەک وەکو بەرژەوەندێک لە بەرژەوەندەکانی خۆی دەبینێ بۆیە دەسەوڕ ناکەم ئێران بە ئاسانی سازش لە بەردەم ئێرانیەکان لە بەردەم ئەمریکاکاندا بکە ئەگەر بەرژەوەند سازش بکە لە مقابلە سازش دەکە ئەو ئێران کە هەنگاوێک دێتە پێشەوە لە ئەمریکەکان دەبێت ئەمریکاش دوو هەنگاو بێتە پێشەوە بۆیە بەڕاستی ینی هاوکێشە سیاسیەکان پەیوەندیان بە هێزەوە ملمانەی هێز لە منتیقەدا ئاسایشی ئێران پێویستە بەو بەچەکی ئەتۆمی وانی ئەگەر بۆ نمونە مۆزوعی ئەتۆمی مۆزوعی پرسی ئەتۆمی یەکلا بکرێتەوە و لە چەکدا بماڵێت و مۆزوعی ڕێکەوێ ئێران وڵاتێکی بەڕاستی چوک دەبێتەوە ئەو هەژمون و دەسەڵاتی کە لە خۆڕەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی ئەفریقا و لە وڵاتانی خلیچەیەتی نایمێنێ بۆیە بەڕاستی ئێران بە عقلێکی استراتیژی و بە بەرنامەیەکی استراتیژی ڕوبەڕووی نارەکانی بۆتەوە و سیاست دەکا و ملمانە لەگەڵ ئەمریکا و هەموو دەوڵەتانی ناوچەکە دەکا ئێران پێگەیەکی بەهێزی لە خۆڕەڵاتی ناوەڕاست باشە لەسەر پێگە بەهێزت خۆ کاکسیڕۆم و ڕقسەکەش پێ بڕۆم زۆر داوای لێوردنەکەم مانی مەبەسم ئەوەیە کە ئەم پێگە بەهێزەی هەبێ و ئەم ڕۆڵە گەورەی هەبێ لە عێراقا بە تایبەتی بۆ یەکلایکردنەوەی کێشە و ململانەکان ینی عێراق ئێران خۆی مەبەستی نەبووە لە ماوەکانی ڕابردوو کە مەسلەی پێکەنانی حکوومەت ڕێکەوتنی نێوماڵی شیعی و یەکلایکردنەوەی هەندێک بابەتێکی گرنگتر لە عێراقا کە پەیوەندیشان بە ئێرانەوە هەیە ینی تەوقیتەکەی بەلای ئێرانەوە شتە کاتی نەهاتووە یا خۆی مەبەستی نەبوو جارێ ئەگەر بیەوێ فشارەکات بۆ شتانە یەکلای بێتەوە بە ئاسانی ئەوەی کە تا ئێستا حکوومەت پێکی نێنراوە ئەوەیە کە ینی ئۆکەی ئێرانی لەسەر نەبووە یان با بڵێن بڕیار و بەرژەوەندەکانی ئێران بڕیای ناوەندی سیاسی ئێران بڕیای لەسەر نەداوە لەبەر ئەوەی بمانەوێت تەنها لە عێراقدا ئێران ینی ڕۆڵێکی باڵایە بەڵام وڵاتانی وەکو تورکیاش تحکوم دەکەن وەکو وڵاتانی خلیج تحکوم دەکەن وەکو ئێرانیش بڵێن ئەمریکاش لە عێراقدا ینی ڕۆڵی هەیە و دەوری هەیە لە جوڵاندنی با بڵین دۆخی سیاسی و ئالۆزکردنی ینی بە هەموو لایەنەکان بە ئالۆزکردن و بە سەقامگیری بۆیە بەڕاستی
ینی ئەگەر ئێران بۆ مۆفومەی کە لەمپەری لە بەردەما دروست بووە چەند هێزێک با بڵێن بەعازی با بڵێن کەوتونە ژێر کاریگەری سیاسەتی یەکێک لە دەوڵەتانی ناوچەکە ئێران لەمپەری بۆ دروست بووە و هەتاوەکو بەرژەوەندە گشت باڵەکانی ئێران و تحقیقی بەرژەوەندەکانی لێرەندا ینی بە تەواوی زامن نەبێت و پارێزراو نەبێت بە دڵنیاییەوە حکوومەتی عراقی پێکناردن ئەوە ئەم سەردانەی هەلبووسیش و پەیام ناردنی ینی گاندنی پامەکەی بەرزانی بۆ تاران بەڵگەیە کە بۆی کە ئێران ینی پێگەیەکی بەهێزی هەیە و دەبێت ئەو هێزانی کەدانێت پەیامە موشەشیەکانی ئێران چییە گەیان بۆ عراقی تەنانەت پەیامە موشکەکانی کە بۆ هەولێر و بۆ هەموو ناوچەکانی عێراق و بۆ بەشێک لە وڵاتان بڵین پارێزگاکانی عێراقا بەڵگەیە کە ئێران بەڕاستی قبول ناکات لە دەرەوەی بەرژەوەندەکانی ئەو عێراق ینی عێراقدا بمەزێت و دەوڵەت ینی حکومڕانی دروست ببێتەوە لە دیبلۆماسیەتە ناتوانێت یەکلای کاتەوە ینی ئەتوانێت بەهێزی چەک یەکلای کاتەوە ئێران لە ڕووی دیبلۆماسی و وڵاتێکی بەهێزە لە عێراقدا لە ڕووی سەربازیەوە پێگەیەکی باشی هەیە و لە ڕووی نفوزیشەوە با بڵێن ئێستا بەشێک لە بەڕاستی بەشێک لە هێزە شیعەکان تەنانەت بەشێک لە وڵات سونەکانیش ئێستا ینی بوونەتە ینی بوونەتە ئەجندای کاریگەری سیاسەتی ئێران بوونەتە ئەجندای سیاسەتەکانی ئێران منەماسا منتیقەیە با بڵێن ئێران تەحکومیەکە بەشێک لە ڕاستە لە منتیقی بەشێک لە وڵاتان هەژمونیان هەیە و بەرژەوەندەکان بەڵام بە پلەی یەکەم بە پلەی ئیمتیاز ئێران ینی ئێران بۆ نمونە ئێستا تەحکوم بە عێراقەوە خۆ هەرێبی ئەم وەسعەیەک لابێتەوە بەلایەکە بکە خۆ بێ حکوومەتی عراقی پێک بێ خۆ بێ ینی ئێران ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە مایەگەر بێ ئاسایش و ئەمنی عراق ینی پارێزراو بێت و کە گرێدراو بێ بە ئاسایش و ئەمنی ئێرانەوە ئێرانەکان ینی نەگەیشتونەتەوە قەناعەتە لە ڕاستی ئەمە وەکو باسم کرد ئێران هەتەنها ئێران بە تەواوی هەژمونی نییە دەستێوەردانی دەوڵەتانی خلیجەیە دەستێوەرانی تورکایە دەستێوەرانی ئەمریکایە بەرژەوەندی ئەوان لە عرادایە ملمانێ ینی ملمانەکان زۆر قورسن و بۆیە تا ئەم لەحزەیە ئەو وڵاتانە نەکەوتونەتە ڕێککەوتنێک و سیغەیەک لەسەر پێکەنانی حکوومەتی عراقی و بەڕاستی ملمانەکە لەسەر ئەوەیە کامیان لە عێراقدا پشکی زیاتر بێ و کامیان بەرژەوەندەکانیان پارێزراوتر بێ بۆیە ئێرانیش تا ئەم لەحزەیە تام ساتە وەختە نەگەشتۆتە ئەو بڕوایی ینی هێزە سیاسەکان با بڵێن کوتلەکانی ناو عێراق ینی دڵنیایان نەداوە بە حکوومەتی ئێرانی کە ئەم حکوومەتە پێک دێ بەرژەوەندەکانی ئێران و ئاسایشی ئێران و سەقامگیری ئێران و پێگەی ئێران لە مەتەقەدا ناخاتە مەترسیەوە بۆیە هەر کاتێک ئێران وا بڵێن هێزە دەرەکیەکان وڵاتانی ئیقلیمی لەسەر پێکەنانی حکومت ڕێککەوتن بە دڵنیایەوەکو باسم کرد لە فترێکی ئێزگار کورتە حکوومەتی عێراقی پێک دێنرێت و حکوومەتی نوێ پێک دێنرێت و سەر کۆماریش هەڵدەبژێرێت ئەگەر ڕێکیش نەکەوتن ئەوە بە دڵنیاوی عێراق تووشی دۆخێکی ئاوەستر دەبێت وەلملانەکان پەردەکەشێ بۆ شەڕی ناوخۆ و کارە سات لە عێراقدا دروست بێت بۆ ئێستا لەم ساتە وەختە ئێستا بەڕاستی شەڕی ناوخۆ ئینجاری وا دەکاتە سەر لێواری ئەوەی دروستبوون و هەڵگیرسانی شەڕەکە بۆیە تا ئێرانیەکان ینی ڕزامەندی ئێرانیەکان لەسەر عێراق و لەسەر پێکەنانی حکوومەت وەرنەگیرێ و ئەوانش گرنتی پاراستنی بەرژەوەندەکانی ئێران نەکەن و ئاسایشی ئێران لە بەرچاو نەگرن بە دڵنیایەوە حکوومەتی عراقی بە ئاسایی دروست نابێت دەست خۆشکە سیروان بەڵێ کاگێ محمودیانی سەبارەت بەوەی کە بۆ نمونە چاودێرانی سیاسی وا دۆخی عراق وێناکەن ینی ئەوەی کە لە ڕابردوو ینی زۆرێک لە شیعە شانازی پێوە کرد ئەو یەکانگیری نێوماڵی شیعە بوو و ئەوەی کە کوردیش زۆر جاریانی شانازی پێوا کرد یەکانگیری و هاوڵێوێستی لایەنە سیاسیەکانی کورد بوو کە لە سەروبەندی پێکێنانی هەموو حکوومەتیشی عراقیە بەیەگرتووی دەچوونە بەغدا بەڵام ینی لە دوای هەڵبژاردننی ئەم جارەوە ئەم هاوکێشانە بە تەواوەتی ینی پێچەوانە بۆتەوە نێو ماڵی شیعەمان بینی بە پەرتی نێو ماڵی کوردمان بینی بە پەرتی ینی نێو ماڵی سونەش ئەو یەکانگیرە نییە و تا هەر ڕۆژە و لایەکیان لێ بێتەوە ینی پێ دوایە ئەم دابەشبوونەشی کە هەیە ئێستا لە نێو ماڵی شیعی بە دیاریکراوی کە زۆر جار چاودێرانی دۆخەکە کورد وەلایەنێکی سیاسی کورد تاوانبارەکەن بۆی کەوان هۆکارن بۆ دابەشبوونە ئەمانە تا چەند کاریگەر بوون لە ڕابردوو بۆ پێکنێنانی حکوومەتی نوێ عراقی وەروە یەکلایبوونەوەی پۆستە سیادیەکان لە نێوان لایەنە سیاسیەکان ئەگەر کورد ئەوەی نەکردایە یەکگرتوو بووە لە پێناو بەرژەوەندەکانی کوردستانە پێ دوایە ئێستا عێراق لەم دۆخە چەقبەستووی ئێستادا نابوو دەست خۆش خاڵەتی زۆر باشە دوژان یعنی بەڕاستی باسی دەست پێشخەریت کرد یەک دنیا دەست پێشخەری هەیە لە عێراق دواییان ئەو دەست پێشخەری کە هاوپەیمانی لە پێناو گەل نەوەی نوێ ئیمتیداد دەست پێشخەرێکیان کردبوو لەگەڵ ئەو دەست پێشخەرانەی کە باس کرد دەنابێت و ئەوەی چوارچێوەی هەمانجێ ئەوەی بەڕێز ئەمار حەکیمە ئەوەی بەڕێز مقتدا سەدرە
یعنی بەڕاستی باشترین دەست پێشخەری ئێستا وازهێنانە لە هەموو دەست پێشخەری ئەگەر ئێمە بمانەوێت بە دوای دەرسێکدا بکەین باشترین دەست پێشخەری وازهێنانە لە هەموو ئەو دەست پێشخەرانەی کە کراونە بەردەمی پرۆسی سیاسی بۆ ئەوەی بگەڕێنەوە هاوسەنجی سیاسی یعنی ئێمە زۆر دەرباس لە هاوسەنجی سیاسی ئەمە کە دەڵێن هاوسەنجی سیاسی ئەوانەی کە دەستوری عێراقیان نووسیەوە یان بگەڕێنەوە پێش 2023 هەموو ئەو کێشانەی کە لەناو عێراقدا هەبوون پرۆسی ئەنفال چینیا باران قەت ئابکردنی انتفاضی شعبانی لە جنوبی عێراق حکمی سێدارەتان دادگەکانی عێراق ئەوانەی کە پرۆسی لەسەدای هەموو ئەو پرۆسە بگەڕێەوە تا ساڵ 1950 هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە شۆرشی نوێ شۆرشی ئەیلول هەموو ئەوانە دەرئەنجامی ئەوە بوونە کە هاوسەنجی سیاسی و کۆمەڵایەتی لە عێراق نەهات بۆ ئاراوە بۆیە لە پاش 2023 و بەتایبەتی لە 2005 بە هەوڵ و کۆششی خواڵی خۆشبوو سەرۆک جەناب مامزەلال و کاک نووشیروان و بەشێک لە سەرکردایەتی کورد و عێراقیەکان بەرەو ئەوە ڕۆیشتن کە دەستورێک بۆ عێراق بنووسنەوە گونجاو بێ لەگەڵ نەخشەی کۆمەڵاتی لە بیداتی بەرنامەکە باسم کرد بۆ دەمێ بەوردی باسی لەگەڵ ینی گونجاو بێ لەگەڵ نەخشەی کۆمەڵاتی دەستوری عێراق وا گونجێنراوە کە زۆر ینی زۆر هاوتەری بێ گونجاو بێ بتواندرێت ینی پیادەی عێراق بپارێزرێ ئاشتی کۆمەڵاتی عێراق بپارێزرێ حکوومەتەکانی عێراق بە ئاسانی تێپەڕێندرێن سەر کۆمار بە ئاسانی هەڵبژێردرێ یعنی بەڕاستی ئەو دەستورە زەمانەت بووە بۆ ئەوەی کە عێراق لەسەر نەخشەی کۆمەڵایەتی خۆی پرۆسەیەکی سیاسی دەتوانم بڵێم هەموو پێکاتەکانی عێراق ڕۆڵیان تێدا هەبی و ئەوە بێ بۆیە هەر کاتێک هەر ڕێزبوونەکی سیاسی پێچەوانەی دەقە دەستوریەکان بکەوتم لەسەر نەخشەی کۆمەڵاتی نووسراوەتەوە دڵنیا بە لەوەی ناتواندرێت هیچ دەست ڕاستە باسی کاریگەری دەرەچەکانمان کرد کاریگەریەکان بوونیان هەیە بەڵام ئەوەی کە کار ئاسانی بوو ئەوە دەکات کاریگەری دەرەچەکان کاریگەری زۆریان هەبێت لە ناو عێراق ئەو ڕێزبوونە سیاسیان هەیە یعنی ڕاستە کاریگەری دەرەچی زۆرە ڕاستە ئەگەر ئەوان ڕێکەوت بەڵام ئەگەر ڕێزبوونی ناوخۆیی ڕاستە گوێ لە ناوەندەکانی هەرمی و نێڕەوەتی دەگرن بەشێک لە هێزانە سیاسەکان بەڵام ئەوە 100% نییە بە شێوەیەکی ڕەهانیە من ڕێزمێ لە بۆ قسەکانی کاکسیروان و بەشێک لە ڕادەنە بەڵام ئەو بە شێوەیەکی ڕەهانیە بەشێک لە هێزانە سیاسەکان توانیانە ڕوبەڕووی ئەو هێزە وڵاتانە ببنەوە کە پاڵپشتی کراون و توانیان پێیان قەنەعەتیان پێبینن کە بۆ ئاراستەیە باشترە بۆ ئەوانەک بە ئاراستەیەکتر بۆیە بە مەنایەکی تر ئاسایشی نەتەوەیی ئەو وڵاتانە بەس ئەوە نییە ئەوان هەرچی بڵێن دەبی بەدەق ئەوە جێبەجێ بکرێت بەشەکی پەیوەندی بە کاریگەری نێوخۆیەکانیشەوە هەیە بۆیە من پێم وایە ئەو دوو ڕێزبوونە سیاسی کە لەو دووبەری هاوکێشەکان من پێم وایە چوارچێوەی هاوپەیمانی سیانی یان تەحالوفی ئینقاذ وەطن تاریکە هەڵدەوەشێتەوە چونکە ئەو هاوپەیمانیە لەسەر بنەمای پرۆژەیەکی سیاسی بەسە هاوپەیمانی ڕزگاری نیشتیمانێکە لە نێوان ئەو سێلایەنە پێگاتەوە بەڵێ هاوپەیمانی سەدەر حەلبوسی بارزانی کە ئەو هاوپەیمانیە گونجاو نییە لەگەن نەخشەی سیاسی و کۆمەڵایەتی کە لەسەر ئەساسی ئەو نەخشەیە دەستوری عێراق نووسراوەتەوە بۆیە کار ئاسانی دروست دەکات بۆیە کار ئاسانی دروست دەکات بۆ ئەوەی کە فاکتەرە دەرەچەکانیان کاریگەری دەرەچەکان زاڵتر بن و بەهێزتر بن ئەوەی کە پرۆسی سیاسی لە عێراق دواخست ئەمن بە ئاشکرا دەڵێم و لەدایان شوێن باسم کردووە بەداخەوە کاندیدکردنی کەسێک لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆمار ینی تاکە ڕێگر بووە ینی دەتوانم بڵێم ئەو ینی فاکتەرێکی ئەساسی بووە بۆ ئەوەی هێزولانە سیاسەکان ترسیان لایەن بنیشی و نەتوانن پرۆسی سیاسی بەسەلسی بڕۆ بە ئاسانی بڕوە پێیان وا بوو کێشەیەک بۆ ناو هەرێمی کوردستان دروست دەکەی یەک پێیان وا بوو سەرۆکاتی کۆمەر ناوی لە دەست پارتی دەبێت لە دەست لێچێتیبی بۆ چونکە باسمان کرد هاوسەنجی سیاسی بەسەر نەخشەی سیاسی و کۆمەڵایەتی کە دەستور لەسەر نووسراوەتەوە سێ فاکتەرە دەرەچەکان یان کاریگە دەرەچەکان ئەویان قوبوڵ نەبووە یعنی کەواتە سێ فاکتەر کاریگەری ینی من بڵامدانەوەیان هەبووە بەرامبەر بە کاندیدکردنی کەسێک لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بەبێ ئەوەی بڵێن ئەو کەسایەتیە چۆنە یان چۆن نیە ینی بەدوای کەسایەتی کەسەکەدا بگەڕێن من پێم وایە ئەوە یەک خاڵەکی زۆر بەهێز بوو بۆ ئەوەی پرۆسی سیاسی عێراق پەک بخرێت یعنی بە ئەمانەیەکی تر ئەگەر بێت و کاندیدی کورد تەنها دکتۆر بەرهەم ساڵح بووایە تو بەیناو ئەنجومەنی عێراق هیچ بیانۆک نەدەدرا لایەنە سوننی و شیعەکان کە بێن بە دوای دوو ڕێزبوونی سیاسیدا بگەڕێن و بێن
بڵێن وڵا ئەمە دەنگ بەوە نادەین ئەوان خۆیان دەڵێن ئەو پۆستەی کووردە بۆیە ئەگەر ئەو هاوسەنجی سیاسی بپارێزرابە ئەو پرۆسێدا تێدەپەڕی و دەبۆ کار ئاسانیەک بۆ ئەوەی ڕوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی بە زووترین کات بگەن بەیەک ئێمە هەمومان دەزانین چوارچەوەی هەماهەنگی و ڕوتی سەدر دوو هێزی لە ڕووی عەقیدەوە لە ڕووی تائیفە و لە ڕووی سیاسیشەوە زۆر نزیکن لە تاران حقت بەوەدا نەبێ ئەو لە تەلەڤیزیۆن باسەکە پێم وایە کاک هاوڕێ لە تەلەڤیزیۆن لەگەڵ تو جارێک باسم کرد کە یعنی شیعەگەری لە عێراق پرۆسەی سیاسی لە عێراق حزوری شیعە هەمویان لەژێر سەتری تارانن ئەوە مای دڵخۆشیە بۆ ئەوەی ئەمە بتوانین بە ئاسانی چارەسەری گرفتەکان کەم بۆیە ئەگەر کورد یەک کاندیدی هەبوایە دکتۆر بەرهەم ساڵح بوایە پارتی مزایقە یعنی بەوە تێبگەین ئەمە یعنی ئەوان کاندیدی کوردیان دەبی یەکێتیبی چونکە ئەوان ئەگەر کاندیدی کورد تەنها پارتیش بقبولیان نییە یعنی ئەگەر یەکێتیش لەگەر پارتی ڕێکەوی لەسەر کاندیدێک کە کاندیدی کوردە ئەو پارتی ئەوان قبولیان نییە کە لە سێ بنەماکە بنەماک کەم دەبێتەوە کە ئەوان دەیانەوێ هاوسەنجی سیاسی هەم لە هەرێمی کوردستان و هەم سەرۆکاتی کۆمارە دەستێکی ئەمین دابێت کە پێیان وایە یەکێتی دەتوانانی ئەو سەرۆکاتیە بە پێشبینیەکی کاک محمود خۆشناو لە داهاتووشی نزیکدا بە دیاریکراوی نێوماڵی کورد و یەکێتی و پارتی هیچ ڕێکەوتنێ بکەن لەسەر کاندیدێک کە ئیتر لە نێوان هەردوو لایەنە تەوافقی لەسەر بێ شتێکی وا هەیە لە گۆڕێدا من پێم وایە پارتی هەنگاوەکی عاقلانە دەکا ئەگەر کاندیدەکەی خۆی بکێشێتەوە و پاڵپشتی کاندیدی یەکێتی بکە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح چونکە ئەمە بۆ باسی دکتۆر بەرهەم دەکەین دکتۆر بەرهەم مەقبولیەتی هەیە لەناو هێزلانە سیاسەکان لەناو شقامی عێراقی لەناو پەرلەمانتاران بۆیە بۆ یەکێتی ئاسانترە بتوانانی ئەو پرۆسەیە لەناو لایەنە سیاسی بەرامبەرەکانیشدا تێپەڕێن یعنی ئەمە لەس ئەوە ناوەستی کە کاندیدەکە تەنها یەکێتی و لە چارچەوەی حزبی یەکلایی دەبێتەوە نەخێر پەیوەندی بە پێوەی هەماهەنگی و پەیوەندیە لەگەڵ لایەنە سیاسەکانی تریش کە ئەوان مەقبولیەتی لەناو هێزلانە سیاسەکان ئەوانیش پێیان وایە دەبی سەرۆک کۆمار کەساتێکی بەهێز بێ نانەوێت سەرۆک کۆمار فەرمانبەرێک بێ لە هەرێمی کوردستان یان ینی بەڕێزم هەیە لۆ کاگڕێبەر وەزیری ناوخۆیە ئێمە وەکو وەزیری ناوخۆ ڕێزی لێ دەگرین وەکو کاندیدەکی پارتی ڕێزی لێ دەگرین بەڵام ئەوە بۆ چوونی لایەنە سیاسی عێراقیەکانە بەڵام ئەوەی باسم کرد یعنی ئەوان دەیانەوێت سەرۆک کۆمار لە یەکێتی کوردستان بێ و هەماهەنگی هەبی لەگەڵ کۆی پەرلەمانتاران بۆ ئەوەی سەرکردە سیاسەکان بۆیان ئاسان بی کە داوا لە پەرلەمانتاران دەکەن دەنگ بەو کاندیدە بدەن یعنی ئەوانش قیسێک زەحمەتی بۆیان دروست بووە بۆیە من پێم وایە سەماحەتی سەید سەدر ئێستا گەشتوتە ئەو قەناعەتە کە ڕاستە ئەو لەگەڵ حکوومەتی تەوافقی نیە بەڵام گەشتوتە ئەو قەناعەتە کە هیچ خاڵی هاوبەشی لەگەڵ دوولایەنەکەی تری هاوپەیمانی ئەوەی پێ دەڵێن قاڵۆتە نازە بەڵا بە کوردی پێ دەڵێن یعنی ئەوەی ڕزگاری اجتیمانی شتێکی ئەوە یعنی نایانەوێ دەزانی هیچ خاڵکی هاوبەشی استراتیجی لە نێوان ئەوانەوەی و بینیمان لە سەرۆکاتی ئەنجومەن نوێنەران بینیمان لە سەردانەکەی ئەمڕۆ بینیمان یعنی سەردانەکەی ئەمڕۆ تەنانەت وەفدی هیچ ئەندامەکی تیاری سەدری تێدا نەبوو بۆ لای بەڕێز بارزانی یعنی ئەوانە هەمووی خاڵن و ئاماژەن بۆیە باشترین حاڵەت ئەوەیە پارتی بگەڕێتەوە دواوە و پاڵپشتی کاندیدی یەکێتی بکە و بتوانانی هاوسەنجی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوانەی پەیوەندیان تەنانەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە و سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان بپارێزرێ ئەو کێش و گرفتانەی کە لە نێوان یەکێتی و پارتی و لایەنە سیاسیەکانی تر هەیە چارەسەر بکرێن پێگەیەکی دەستوریمان هەیە بتوانین بیپارێزین بتوانین ئەو خاڵانەی کە خاڵی ناکۆکن لە نێوان هەموو هێزەکان تەنانەت کۆمەڵی داگیری من بەرنامەکە بەرەو کۆتا سێ خولەکم ماوە ئەمە لە یەک خولەکە دواسەر جوو پەیام و پێشنیارەکانی خۆت بگەنی بۆ دوو خولەکمێنە بێن بە کاکسیرۆ سپاس دەکەم فەرموو وڵا سپاس کاک هاوڕێ ینی من ینی واضح قسەکانم پێم وایە ناو قسەکانم پیانیشی تێدا بوو ئەوەیە کە کورد لەناو ماڵی خۆی یەکدەنگ و کۆدەنگ بێ نەکە لە نێوان یەکێتی و پارتی یەکێتی لە ئێستا لەگەڵ ئەو خاڵەیە کە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگرینەوەی نوێ هێزلانە سیاسەکانی تر چونکە ئێستا کێشەکانی بەغدا و کێشەکانی هەرێم ئەوانەی پەیوەندی بە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە هاوبەستە یەکترن بۆیە چەند ئێمە بەرەو چارەسەر و بەرەو ڕێکەوتن بڕۆین باشترە و نەبین بەشێک لە قدر و چوارچێوەی هەمانجی بۆیە کێشەکانمان قوڵتر نەبنەوە دوایین سیناریۆ ئەگەر بەنیو دقە دوایین سیناریۆ ئەوەیە کە ئەوەی دەنابێت باست بکرێت سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران بەردەوام دەبن لە کارەکانیان ئەگەر نەگەن بە ئەوە کە هیچیان ناتوانن خۆیان بگوزێنن لەگەڵ مادەی هەفتای دەستور ئەوەی محکەمەی اتحاد دڵە 2/3 بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار وەگەر سەرۆک کۆماریش هەڵنەبژێردرێت هیچ شتێک ناکرێت بۆیە بە دوای تعدیلی وزاری دەگەڕێن تعدیلی وزاری ئەوەیە دەتوانن بە 50 زائد 1 بیکەن بە پێی دەستور بۆیە بەرەو ئەوە دەڕۆن کە تعدیلێکی وزاری ناو ئەنجومەنی وەزیران بکەن دەست خۆش کاک محمود جان سپاس دەکەم کاگێ سیروان
دو سەرنج و پەیامی خۆت بگەێنی لە ڕاستی ئەمە دەبێت باسی کورد بکەین لەم نێوەندەدا ڕۆڵی کورد و پێگەی کورد لەم هاوکێشە سیاسەکانەوە بەرژەوەندەکانی کورد لە ڕاستیدا ئێمە گەسیری دۆخی هەرێمی کوردستان بکەین یانی سیاسەتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی سیاسەتە دەرەکەکەیەتی ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستاندا سیاسەتێکی با بڵین یەک و یەکگوتومان نەبێ و خاوەنی خطابێکی سیاسی یەکگوتو نەبین و خاوەنی ئەجندایەکی سیاسی نەبین استراتیژێکی یەکگوتو نەبین بەتەنیاییەوە ناتوانین ئەجندا نیشتیمانی و نەتەوەیەکانمان لەناو عێراقێکی با بڵین هەڵوەشا و عێراقێکی پڕ لە ململانێ جێ بکەینەوە وێ بەداخەوە لە هەرێمی کوردستان با بڵین هێزە سیاسەکان بە تایبەتی بە پارتی و یەکەتی هەرێکە بە دوو ئەجندای جیاواز و هەرێکە لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە هاتوون با بڵێن ڕوبەڕووی ئەم هەموو کێشە و ئاڵنگاری و مەترسیانە بوونەتەوە خاوەنی خطابێکی یەکگوتو و استراتیژێکی یەکگوتوونین بۆ ئەوەی بتوانن لە عێراقێکی لە ئایندەی حکومڕانی عێراقدا پێگەیەکی بەهێزیانە بێ و هەروەها خاڵێکی تر ئەوەی بەڕاستی لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە ئێمە تا ئەم لەحزەیە کار بە دەستور نەکراوە دەستور پێشێل کراوە ینی دەستور پراوێز خراوە هیچ کاری پێ ناکرێت لە عێراقدا هەرێمی کوردستان خاوەنی دەستور نییە لە عێراقدا ئەوە خاڵێکی ترش ئەوەی بەڕاستی سازان تووشی شکست بوو ینی ئێمە ئەمەم ناکە بەڕاستی هێزی سیاسی لەسەر ئەوەی کە ئەمە کورسی زیاترە و ئەمە نازانم زۆری نە حسابیەوەی کە بڵین ئەم هێزی سیاسە با بڵین لە ڕێگای ئینتیخاباتێکی لەگەڵ ڕێزم تەزویر و مزەیف و ئەوانە کۆمەڵە کورسی زیاتر ناوە لە هێزێکی زیاتر ڕێزتر دەبێت من بۆ خۆم حاکمی مطلق بووم و هێزەکانی تریش پراوێژیانە پاشکۆی من بن بۆ ئێست دەبێت ئێمە بەڕاستی عێراق لەسەر ئەساسی سازان و لەسەر ئەساسی پێکهاتن چونکە بەڕاستی عێراق لە سێ با بڵین هێزی سەرەکی پێکهاتون لە سێ پێکاتی سەرەکی شیعە سوننە کورد دەبێت هەر سێ پێکاتەکە لەسەر ئەساسی پێکەرانەوەی حکوومەتی عێراقی دەتوانن عێراقێکی یەکگوتو و عێراقێکی سەقامگیر و بەڕاستی بە پلەی یەکەمیش بەڕاستی ئێرانیش دەورێکی باڵایە ینی هیچ با بڵین پرۆسی سیاسی بەبێ ڕەزامەندی بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندەکانی ئێران ممکنە بتوانێت عێراقێکی با بڵین سەقامگیر و با بڵین عێراقێکی تا بڵین حکوومەت پێک بێنێت و سەر و کۆمار بەڕەزامەندی گەلانی عێراق پێک دەبێت بەڕاستی ڕەچاوی بەرژەوەندەکانی وڵاتانی ئیقلیم بکرێت و وڵاتانی ئیقلیمی کۆبوون لەسەر داڕشتنەوەی نەخشەی سیاسی عێراق. برای بەڕێزمە کاکسیر و حەمەڕەشید چاودێر ڕۆژنامەنووس کە لە سودوی لەگەڵ مابوو سپاس دەکەم هەرا سپاس بۆ برای بەڕێزمە کاک مەحموود خۆشنا و کادری پێشکەوتوو یەشێتی کە لە ڕێگای سکایپەوە لە شاری هەولێر لەگەڵ مابوو سپاس دەکەم کاک مەحموود بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراما پێشکەش کرا ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ